إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، براسي باشترين كلامي خواي پروردگارە کە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ ودای بەزاندۆتە سەر پێغەمبەری خۆشەویستمانە صلى الله عليه وسلم، و باشترین ڕێبازی پێغەمبەرە صلى الله عليه وسلم کە قورئانێکی زیندوو بووە و ڕێی کردووە لەسەر زەویە و ئەو کتێبەی خوای پەروەردگاری جێبەجێ کردووە بە عەمەلی بە کردار، و باشترین و خراپترین ڕێباز و ڕێگا هەر ڕێگایەکە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر بێ صلى الله عليه وسلم. بەتەئکید هەر ڕێبازێک پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر بێ صلى الله عليه وسلم داهێنراوە، بیدعەیە، گومڕاییە، سەر لێشێوانە، ئەبێتە مایەی ئەوەی خاوەنەکەی بڕاتە ئاگری جەهەنەمەوە. ئەگەر مصر بێ لەسەری و لەسەری بمرێ، خوا پەنامان بدا. میوانەکانی ماڵی خوا، خوای پەروەردگار ڕۆژی دوایی داناوە کەوا ببێتە کۆتایی ئەم جیهانەی کە تایە ئەژین. خوای تەعالا بە عەدالەتی خۆی، بە دادوەری خۆی کە زوڵم لە هیچ کەسێک ناکا و پێویستی بەوە نیەستەم لە کەس بکە، بەهەشتی داناوە بۆ ئەوانەی گوێڕایەڵی ئەکەن، بۆ ئەوانەی لەسەر ڕێنمایەکانی، لەسەر فەرمایشتەکانی ئەو ژیان بەڕێخەن، پاداشتیان ئەداتەوە بە بەهەشت. و دۆزەخیشی داناوە بۆ ئەوانەی کە سەرپێچی فەرمانەکانی خوای پەروەردگار ئەکەن، ڕێنمایەکانی ئەو پێغەمبەرەکانی پشتگوێ ئەخەن و ئەبن بە موسیبەت بۆ خۆیان، بۆ ماڵ و مناڵیان، بۆ هەموو ئەوانەی کە ئەوان دەسڵاتیان هەیە بەسەریانە و لەگەڵیانە ئەژێن، ئەبن بە موسیبەت بۆیان. بۆیە ئەو کەسانە خوای تەعالا دۆزەخی بۆیان ئامادە کردووە، پاداشتێک بێ بۆیان. باوەڕهێنان بە ڕۆژی دوایی، خۆشەویستەکانم، یەکێکە لە پایە گرنگەکانی ئیمان کە بەبێ ئەوە ئیمانی ئینسان نوقسانە و بەڵکو ئەو کەسەی کە باوەڕیشی پێی نەبێ کافرە. پرسیاران لە پێغەمبەر کرد صلى الله عليه وسلم کەوا ئیمان چییە؟ پێغەمبەری خوا فەرمووی ئیمان ئەن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وتؤمن بالقدر خيره وشره. أمش لقرآن شا ثابت بوا كل آمن بالله وملائكته وكتبه ورسله. لچندین آيات قرآن أما ثابت بوا وەکو چۆن لە فەرمایشتەکەیە پێغەمبەر ئەفەرمێ پرسیاریان لێکرد پایەکانی ئیمان چییە؟ فەرمووی پایەکانی ئیمان ئەوەیە باوەڕت هەبێ بەخوا، باوەڕت هەبێ بە مەلائیکەکان، باوەڕت هەبێ بە کتێبە ئاسمانیەکان، باوەڕت هەبێ بە پێغەمبەرانی خوا، باوەڕت هەبێ بە ڕۆژی دوایی، و باوەڕیشت هەبێ بە قەزا و قەدەر خەیری و شەڕی. ئەمە ئیمانە.
هەر پایەیەک لەم پایانە لەم شەش پایەیە نەقس و کەم و کورتی بێنێ ئیمانەکەت تەواو نییە و بەڵکو و نەک تەواویش نییە، یعنی بێ ئیمانی خوا پەنامان بدا. چونکە شەڕتە ئینسان باوەڕی بەم شەشە هەبێ، هەر شەشی هەر یەکێک لەمانە نەقس بێنێ ئیمانەکەت ئەڕۆخێ. کەوابوو باوەڕ بە ڕۆژی دوایی ئەساسی ئیمانە، ئەساسی ئیسلامە. هەر کەسێ باوەڕی پێی نەبێ کافرە، کافرە، بێدینە، بێ باوەڕە، هیچ مەجالێکی تیان نییە لە لای یەک زانا لە زانایانی ئیسلام، نە لە کۆنە لە لە تازەیە لە سەردەمی ڕەسوول اللهوە تاوەکو ئاخر زەمانیش دێ، کەس ناتوانێ بڵێ هەر کەسێ باوەڕی بە ڕۆژی دوایی نەبێ مسلمانە، نوێژی لەسەر ئەکرێ، تەلاقی هەیە، لە قەبرستانی مسلمانە ئەنێژرێ، کەس ناتوانێ ئەمە بڵێ. بۆیە خۆشەویستەکانم، هەر کەسێ وتی قیامەت نییە لە فەیسبوک بێڵێ، لە هەر شوێنێکا بیڵێ، هەر کەسێ وتی قیامەت نییە و کێ لە قیامەتەوە هاتووە، واللهی براینە یەکسەر ژنەکەی ئەبێ لێجا ببێتەوە و تێکەڵبوونی لەگەڵیا زینایە. واللهی براینە بمرێ میراتی کەس لە مسلمانان میراتی نابن و بشمرێ کەس نابێ نوێژی لەسەر بکە و نابێ لە بهێنرێتە مزگەوت و نابێ لە قەبرستانی مسلمانیشا بنێژرێ. ئەم مەسەلە مەسەلەیەکی زۆر خەتەرە، مەسەلەیەکی زۆر خەتەرە. شتێک نییە بڵێ وەڵا مەسەلەیەکی خلافیە، کۆمەڵێک لە زانایان وایان فەرمووە، کۆمەڵێکی تر وایان فەرمووە. ئەم مەسەلە مەجالی تیان نییە. و نەک تەنها لە ئیسلامیشا، لە ئاینی مەسیحیشا و لە ئاینی یەهودیشا و لە هەموو ئاینە ئیبراهیمیەکانە ئەمە ئیجماعی لەسەرە کە قیامەت هەیە و هەر کەسێکی باوەڕیشی پێ نەبێ کافرە. ئەمە مەسئلەیەکە زۆر حساسە. ئەبینمەوە لەم لاو لەولا کەسانێک ئەیڵێن بەڕاستی بەگاڵتەشەوە بیڵێن زۆر خەتەرە. جا لەبەر ئەوە خۆشەویستەکانم، ئەمە ئێبێ زۆر بە جددی وەری بگرین. لە کاتی خۆیان کافرەکان بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ئەوەستانەوە ئەم مەوزوعیان زۆر تەڕحە کرد و مناقەشەی ئەم بابەتیان لەگەڵ پێغەمبەرە زۆر بە درێژی ئەکرد. خوای تەعالایش هەندێکیمان لەوە بۆ باس ئەکات لە قورئانی پیرۆزە. لە سوورەتی مؤمنون خوای تەعالا ئەفەرمێ ئەیەعیدکم، يعني طبعا لسر زواني كافركان اوان وانود، ايعدكم يعني محمد وعدتان في اداء انكم اذا متم وكنتم ترابا وعظاما انكم مخرجون. ام محمد وعدتان في اداء وباش اوي بمرن، باش اوي ببنه وبخول اسككانتان برزه جاريكي ترزين دو اكرينوا. هيهات هيهات، ئەمە شتێکی زۆر دوورە، زۆر دوورە لما توعدون، ئەوەی کە ئەو وعدتان پێدا هیچ ئەساسێکی نییە. إن هي إلا حياتنا الدنيا، تەنها ئەم ژیانی دنیاەیە ئێمە تایە ئەژین، نەموت ونحيا، تایە ئەژین و تایە ئەمرین، وما نحن بمبعوثين، بە هیچ شێوازێک زیندووبوونەوە نییە. ئەمە قسەی کافرەکان بوو. وقالوا ما هي إلا حياتنا الدنيا، أيانود ببيغمر وبمسلمانان تنها أمجياني دنيا هي نموت ونحيا وما يهلكنا إلا الدهر، تنها زمانا لنا ومان أباو تواو هيج. يعني أما سائلانا بيواندي با إنسان ونية، يعني مرد بلي زيندو ببيته وبلي إخوة محاسبة بكاشتكي وهيج نية. لسورة ياسين خوای تعالی توزي بدريشتر موضوع كمان بباسك أفرمي أولم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم مبين. آية إنسان نابيني كوائما أو من لتويا كودروس كردوه، لتويا كودروس كردوه، يعني لا قطر آية كشنا أو قطر آوي إنسان هي بياو کە لە کاتی دروست بوونا لەگەڵ ئافرەتا دەرئەچێ لە گیانی پیا و لەوە دو ئەبێ بە مناڵ و ئەبێ بە زەلام و دوای ئینکاری بوونی خوا ئەکا و ئینکاری قیامەتەکە. ئەوە لە 6 ملیۆن ئەو قەترە ئاوە 6 ملیۆن تۆی تایە یەکێکی ئەگا بەو یەلکەیەی کە هەیە و پاشان ئەبێ بەو ئینسانە. خوای تەعالا ئەفەرمێ ئەوەنە پیسە ئەسڵەن شەرمەکەی باسیکەی،
ئەسڵەن لە شوێنێکەوە دەرەچێ و ئەڕواتە شوێنێک و پاشان لە شوێنێکەوە دەرەچێ هەر هەمومان شەرمەکەین هەر باسکردنی و دایە پۆشی ئەوە نشتەکە بەکو بڵێ هیچە یعنی تو ئەوەندە مەسەلەن بچووکی ئەوەندە بچووکی تۆ کەی شایستەی ئەوەی کە بەرامبەر خوای پەروەردگار بۆسیتەوە ئەبی بە خەسیمی مبین ئەبی بە بەرامبەرێکی ئاشکرا بەرامبەر بە پێغەمبەرانی خوا ئەوەستیتەوە وضرب لنا مثلا طبعا ئەمە یەکێ بوو لە کافرەکان تاغوت یەبوو لە تاغوتەکانی قوڕەیش بەرامبەر بە پێغەمبەری خوا وای ئەوت وضرب لنا مثلا نمونەی ئەهێناوە ئێسقانێکی هەڵگرت بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێسقانێکی هەڵگرت ونسي خلقه وتی ڕۆیشتە بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و خەڵقی خۆی لەبیر چوو کە خوای تعالی لە نەبوونەوە ئەوی دروست کردووە لە هیچەوە ئەوی هێناوەتە ئەم بوو کردوێتی ئەم پیاوە ئەوەی لەبیر چووە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی چی قال من يحيي العظام وهي رميم کێ ئەم ئێسقانە دروستەکاتەوە جارێکی تر زیندوو ئەکاتەوە لە کاتێکا کە بڕزێ جا خوای تعالی وەڵامی داتەوە ئەفەرمێ قل يحييها الذي أنشأها أول مرة بڵێ ئەو خوایە زیندوی ئەکاتەوە کە یەکەم جار لە نەبوونەوە دروستی کرد ئەو زاتەی کە ئەوەی لە نەبوونەوە دروست کرد ئەوە زیندوی ئەکاتەوە وهو بكل خلق عليم ئەو زاتە زانایە بهمو أويك خلقك أو دروسك الذي جعل لكم من الشجر الأخضر نارا أو خوايك داري بو دروس كردن باشان لو دار صوزة خواي تعالى آقرتان بو دروسك فإذا أنتم منه توقدون كأيو خوتاني بيقر مكانوا وتشيشتي بي دروسك نشتي بي سورك أوليس الذي خلق السماوات والأرض آية أو خدايك آسمان كانوا زوي دروس كردوا بوشي وجوانيك أيبين بقادر على أن يخلق مثلهم آية أو ذاتيك خاوني آسمان كانوا زيوية وبديه نريانا ناتواني كسانيك وكو أوان دروسكاتو بلا بلي وهو الخلاق العليم بلي خوي دروسكري بديه نريزانا يا خوي تعالى إنما أمره خوي پروردگار كاركاني بوشي وازيه أمري كرد بهرشتي إذا أراد شيئا أجر هرشتيك ويستي لسربي أن يقول له كن فيكون بيقمان كبفرمي ببا أبي لبين كاف نون اشتكبوا وأبي ببي فسبحان الذي بيده ملكوت كل شيء باكو بيقردي بو أو ذاتي كحموشتي لنبو نورا بدستي أوا وإليه ترجعون وقرانا وتانيش هربو لاي أوا كافرەکان ناتوانن تحملی ئەوە بکەن کە بڵێن قیامەت هەیە ناتوانن بیریشی لێ بکەنەوە ئەسڵەن چونکە ئەمەنە کاری بۆ گەنیان کردووە شەرم مەکەن هەر باسیشی بکەن ئەهلی شەهەوات و ئارەزوەکان ئەوانەی کە بە کەیفی خۆیان ستەم لە خەڵکەکەن ماڵی خەڵک ئەخۆن تەعدا لە خەڵکەخەن خەڵکە چەوسێننەوە خەڵک ئەخەنە ژێر پێیان طبعا ناتوانن باسی ئەوە بکەن چونکە ئەزانن چی ڕوڕەشێکن لە ڕۆژی قیامەتە بۆیە ئینکارێکن هەنێ لە مسلمانانیش لە بیری خۆیانی ئەبنەوە خۆیانی لێبێ ئاگا ئەکەن لەبەر ئەوەی ئەسڵەن ناتوانن هەر یعنی خەیاڵیشان بۆ لای بچێت چونکە باوەڕیان پێی هەیە بەڵام خۆیانی لێگێلەکەن چونکە ئەوە نەکردەوەکانیان ناشرینە ئەوە نە بەکردەوەی ناشرین و هاتنۆتە حوزوری خوای تعالی شەرمەکەن باسی بکەن خوای تعالایش کە دانایە و زانایە ئەزانێت مرۆڤ بۆیە قیامەتی دروست کردو خوای تعالی ئەزانێ مرۆڤ ئەوەنە سەرکەشە ئەوەندە زاڵم و ستەمکارە لە خۆی لە خەڵکی تر ئەگەر بێت و قیامەت نەبوایە و هەر ئەم دنیاە بواە خەڵکی یەکتری ئەخوارد خەڵک ئەگەر بزانێ محاسبە نییە باوەڕ بکەن براینە ئیتر ئەوە ڕوەدا کە قەت بە خەیاڵی ئینسانە نایە ئەی نابینن ئەو هەموو یاسا و قانونەدا ئەنرێ لەسەر ئەو هەموو یاسا و قانونەشەوە خەڵک تەجاوزی هەموو سنوورەکانەکە خەڵک کارێلێکەکەن کە ناتوانانی ئەسڵەن باسی کەی ئەمەنە کارەکان پیسە و ناشرینە ئەوە نەستەمە و ئەوە نەناخۆشە ئەسڵەن باسکردن لە باسکردنیش نایە هەر مرۆڤیکە ئەی ئەگەر بوایە و قیامەتیش نەبوایە ئەی ئەگەر بوایە خوای تەعالی قیامەتی دانە نایە
خەڵک ترسی قیامەتی نەبوایە زۆر زۆر لەوە خراوتریان ئەکرد وەکو وەحشیان پێ ئەهات وەکو دڕندەیان پێ ئەهات وەکو حەیوانێکیان پێ ئەهات کە یەکتریان ئەخوارد ئەوەی کە تۆزێ دەستی بڕۆشتایە زاڵە بوو بەسەر ئەوەیە کە دەستی نەئەڕۆشت و لە ناوی ئەبرد بۆیە ئەهلی تاعەت ئەهلی دیندارێتی ئەوانەی کە ڕوو لە خوان ئەبینی لە هەموو کەس زیاتر حەساب بۆ وردەکاریەکانی ژیانیان ئەکەن عیبرەت لەوەیان نییە خۆشەویستەکانم ئینسان بەدەم قسە بکە عیبرەت بەدەم نییە تەنها بەدەم ئێمە قسە بکەین عیبرەت لەوەیە کە کارەکانمان بە پێی شەرع بێ کارەکانمان شەرعانی بێ بەو شێوازە بێ کە خوای تەعالا پێی خۆشە دوور بێ لە نیفاق و لە دوڕووی کە زۆرێک لە خەڵکی ئەمڕۆ تەبیعەتیان تەبیعەتێکی دوڕوانەیە لەبان و شتێکن لە ژێر و شتێکن پڕ ناو دڵی لەقینە بەڵام دێتە بەرامبەرت پێکەنێ خۆتش ئەزانی پێکەنینەکەی ڕاست نییە ئەو صیفاتانە صیفاتی کەسانێکن کە باوەڕیان کزە بە قیامەت باوەڕیان بەوە نییە کە ڕۆژێک هەیە پاداشتی کردەوەکانی ئینسان بدرێتەوە لەبەرەوە خوای تەعالا ئەفەرمێ ئەیەحسەب الئینسان ئەن یوترەکە سوودا ئایا ئینسان وا ئەزانێ هەروە بە خۆڕایی خوای تەعالا دروستی کردو پاشان بەرەڵای ئەکا مستحیلە شتی وا برا بە ڕێزەکانم مستحیلە ناکرێ خوای تەعالا ئەرز و ئاسمانەکانی دروست کرده بێ بەم شێوازەی کە هەیە مرۆڤیشی تیا دروست کرده بێ بەو جوانیەی بەو هەموو عەزەمەتەی کە دروستی کردووە پاشان بەرەڵای کە مستحیلە ناچێتە عەقڵەوە بیر بکەنەوە خۆشەویستەکانم یەک تۆزێ بیر کەیتەوە نمونەیەک یعنی زانکۆیەک بێرە پێش چاو خۆت کولیەیەک جامیعەیەک زانکۆیە بێرە بەر چاو خۆت بە ملیۆنەها دۆلار دروست کرابێ دەیەها هۆڵی دەرسدانەوە و محاضەڕاتی تا دروست کرابێ بینایەک کامل مکمل ئەجهیزەی لە هەموو لایەکۆ بۆ هێنرابێ ساحەی جوان و شوێنی جوانی تا دروست کرابێ جێگای حەوانەوەی تەلەبە و ئەوانەی کە دوورن لە شوێنە دوورەکان و دێن بۆی تا تەرتیب کرابێ کتێبخانەیەکی زۆر گەورە چەندین هەزار کتێبی تا دانرابێ ئەم زانکۆیە معقول نییە ناچێتە عەقڵی هیچ کەسێکەوە بڵێن وەڵا برا ئان لەم زانکۆیە تۆ دێ ئەخوێنی ماندوو ئەبی بەڵام لە ئاخیرا ئیمتیحانی تیان نییە هیچ پاداشتێک نییە کێ ئەچێتە عەقڵیەوە شەهادە هەمووی شەهادە وەرەگرێ ئەوەی خوێندێتی و ئەوەی نەی خوێندووە هەمووی دێ شەهادەی خۆی وەرەگرێ شتی وا ئەچێتە عەقڵی کێوە دەی ناکرێ تۆ وابزانی قیامەت نییە و ئەم دنیاە خوای تەعالا هەروە دروستی کردو بۆی خوای تەعالا فەرمێ ئەیەحسەب الئینسان و ئایا ئینسان وا ئەزانێ ئەن یوترەکە سوودا ئەلەم یەک نوطفەة من منی یمنە خوای تەعالا لەو تۆ پیسەوە دروستی نەکرد نەیهێناوە بوون ثم كان علقة پاشان خوای تەعالا ئەیکاتە پارچە گۆشتێک لە ڕەحمی ئافرەتە هەتا مودەیەکی دیاری کراو پاشان بە جوانترین فەخەلەقە فەسەوە بە جوانترین شێوە خوای تەعالا کردی بەم ئینسانە و چاو و دەم و دەست و گوێ و پێ و هەموو شتێکی بۆ دروست کرد فجعل منه الزوجين الذكر والأنثى ئەمجا خوای تەعالا لە نێر و مێ بڕێکی کرد بە نێر بڕێک شەکا بە مێ ئەلەیسە ذلك بقادر ئایا ئەو خوایە بەتوانە نییە على أن يحيي الموتى کە جارێکی تر مرد و زیندوو کاتەوە کەسێک قاقەزێک بگرینە دەستەوە قاقەزێ بڵێن ئەم قاقەزە ئەیکەین بە چەند لەتێکەوە ئابەم شێوازانە یەکێ بێت بڵێ بە هیچ شێوازی ئەم قاقەزە جارێکی تر ناکرێتەوە قاقەز هیچ معمەلێ ناتوانێت بیکاتەوە قاقەز پێڵێ ئەو معمەلەش کە دروستی کردووە ئەو معمەلە کە ئەم قاقەزەی دروست کردووە کە قاقەز نەبووە کردێتی قاقەز ناتوانێت جارێکی تر بیکاتەوە قاقەز کە پارچە پارچە کرابێ هیچ کەسێ ناتوانێت بڵێ ناتوانێت جا لەبەرەوە خۆشەویستەکانم ئەبێ ئینسانی مسلمان باوەڕێکی پتەوی هەبێ بە ڕۆژی قیامەت
و باوەڕیشی هەبێ کە هەر شتێ خوا فەرمووی ئەوە تشاکە ئەوە پاکە ئەوە جوانە. ئیمامی غەزالی قسەیەکی زۆر جوانی هەیە، زۆر جوان ئەفەرمێ یا نەفس ئەفەرمێ ئەی نەفس لو أن طبيبا حاذقا حذرك من أكلة تحبينها. ئەگەر دکتۆرێکی زانا شارەزا تەحزیرت بکا بڵێ خواردنێک کە تۆ زۆر حەزی لێەکەی بڵێ مەیخۆ بیخۆی ئەتکوژێ، لا شك أنك تمنعينه، بتأكيد نفسي خوتي ليقريتوا نايخوي بتأكيد. أي باش أخوي تعالى بيد بفرمي أو مكا بوت وزرري هي باش الدكتورة بالراس قوتر أزاني لأخوي پروردگار، دكتورة لأخوة بالراس قوتر أزاني بو يخوش يسكانم. إنساني مسلمان هر يكيك لأيما ئەگەر نەخۆشی زەختت هەبێ دکتۆر پێتەڵێت خوێ ئیتر شتێک خوێی تیابێ مەیخۆ، واللهی گشتمان وازی لێهێنین هەر یەکێک لە ئێمە. ئەگەر بڵێ شەکەرەت هەبێ بڵێ کاکە ئیتر شەکەر مەکە ناوچاییە، زۆربەمان جێبەجێ ئەەکەین چونکە ئەزانین ئەمە ئەگەر بیکەن ئەمان کوژێ، بەس زۆربەمان ئەو هەموو تاوان و گوناحانە ئەەکەین. خوای تەعالاش ئەفەرمێ مەیکە قیامەت هەیە، زۆربەمان باوەڕمان بە قیامەت هەیە بەڵام بیری لێ ناکەینەوە. داواکارم خوای تەعالا ئیسلاحمان بکە، هیدایەتمان بدە، نور ایمان خاطر لکان مانو. یا ربی خواه بردوام بکی لسر دینداريتي لسر اسلامتي. یا ربی خواه اصلاح حال من بکی. یا ربی خواه لو کسانه بین کباوری کی تواو بتو من هي بقيامت. یا ربی لو انا نبین کوا دور لباور بقيامت. یا ربی خواه اوانشی کباور يعني هدایت يعني بديتو بيان تسر رجاي راستي. یا ربی خواه رحم بمال من المان بکی، رحم بخيزانه كان من بکی، رحم بباوك ودايك وبراو خوش كان من بکی. یا ربی خوای رحم بمردوکان من بکەی، شیفای نەخۆشەکان من بدەی بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێران لێکردین. یا ربی ئەوانەی گیراویان هەیە دەربازی بکەی. یا ربی ئەوانەی کێشەیەکیان هەیە و مشکلەیەکیان هەیە خوایە بۆیان چارەسەر بکەی. خوایە کوردستان پڕ بەرەکەت کەی. یا ربی سواس دەکەین بۆ بارانەی کە باراندت، یا ربی بارانی باشتر و پڕ ڕەحمەتترمان بۆ بنێری یا رب العالمین، بارانێک کە خێری تیا بێ ئەم وڵاتە ئاوەدان کاتەوە. ئامین ئامین.